سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا لەم بەشەدا بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و حزبی کۆمونیستی ئێرانتان پێشکەش دەکرێت لە ژێرناوی بایکۆتکردنی نمایشی هەڵبژارنەکان سەرەتای سەرکەوتنێکی گەورەترە لە پێناو ژیانێکی باشتردا. خاڵی سێهەم مانگرتنی کرێکارانی فولادی خەزەر، درێژەی ناڕزایەتی کرێکارانی فولادی ئەحواز سەبارەت بە بەستنی کارتی 4 کەس لە هاوکارەکانیان، کۆبوونەوەی کرێکارانی بەرهەمهێنانی کەک لە کارگەی تەبەز، بایکۆتی خۆراک لەلایەن کرێکارانەوە بۆ چەندومین جار لە فولادی قەزوێن دوا بە دوای ژەهراویبوونی چەند کەس لە هاوکارەکانیان، کۆبوونەوەی کرێکارانی چاپ و بڵاوکردنەوەی زانستی و فەرهەنگی لە بەردەم ڕێکخراوی ئاسایشی کۆمەڵایەتی، کۆبوونەوەی سەرتاسەری پەرستاران، کۆبوونەوەی کرێکارانی شارەوانی ئیلام، ناڕزایەتی کرێکارانی شارەداری ڕوودبار و کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی مترۆی تاران لە زۆمرەی خۆپیشاندان و ناڕزایەتیە کرێکارەکانی ئەم هەفتەیە بوون کە تەنیا بەشێکن لە هەوڵ و تێکۆشانی بزوتنەوەی داواکاری تەوەری چینی کرێکار. لە هەفتەی ڕابردووشدا شاهدی کۆبوونەوەی خانەنشینانی ئاسایشی کۆمەڵایەتی، فولاد، پەیوەندیەکان، خانەنشینانی کشوەری، خانەنشینانی پیشەسازی نەوت لە ئەحواز و ناڕزایەتی خانەنشینانی بەشی بێهداشت و دەرمان سەبارەت بە دواکەوتنی 18 مانگی داواکاریەکانیان و هەروەها کۆبوونەوەکانی سەرشەقام و ناڕزایەتی خانەنشینانی سندوقی خانەنشینی بووین. ڕەهەندە بەربڵاو بەردەوامەکانی ئەو ناڕزایەتیانە ئاوێنەیەکی باڵا نوێنە کە ئاستی تاقەت پڕۆکێن و لە ڕاددەبەدەری هەژاری ناڕزایەتی بێ ئەوپەڕ و کەڵەکەبوونی ڕۆژ بە ڕۆژ زیاتری کێشە و گرفتەکانی بژێوی زۆرینەی بێبەشانی کۆمەلگاکەمان نیشان دەدات. حەقدەستی کەم لە خوارەوەبوونی موچەی خانەنشینی، نائەمنی شوێنی کار، نەبوونی بیمەی تەندروستی، گرێبەستی سپی، حەقدەستە وە دواکەوتووەکان، سەعاتی کاری درێژماوە، کاری سەخت و تاقەت پڕۆکێن بە بێبوونی ئەمنیەتی شوێنی کار، گەندەڵی بەربڵاو و زوڵم و ستەمی سەرمایەداران لە زومرەی هۆکارەکانی شکڵگرتنی ئەو خەبات و ناڕزایەتیە کرێکاریانن. ناڕزایەتیەکی کە بە سەرکوت و تند و تیژی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامیەوە وەڵام دەدرێتەوە. حکوومەت مافی پێکهێنانی ڕێکخراوی سربەخۆی سنفی لە کرێکاران زەوت کردووە و ژیانێکی مەینەتباری چەند قات لە ژێر هێڵی هەژاریدا بەسەردا سەپاندووە. هەڵاوسانی نزیک لە 50% بە نۆبەی خۆی دابینکردنی پەیداویستیە ڕۆژانە و سەرەتاییەکانی چینی کرێکار و کەم دەرامەتی کردووە بە شتێکی مەحاڵ و هەروەها دابینکردنی پەیداویستیە سەرەتاییەکانی وەک شوێنی نیشتەجێبوون و خۆراکی گونجاو، دەستپێڕاگەیشتن بە بێهداشت و دەرمانی کاریگەر و خوێندن و پەروەردەیەکی خاوەن کوالێتی بەرزی لە زۆربەی هەرە زۆری خەڵک زەوت کردووە. ڕژیمی ئیسلامی لە 45مین ساڵی دەسەڵاتدارێتی خۆیدا تەنانەت توانای دابینکردنی هەوایەکی پاک و کەشێکی هەناسەدانی شیاویشی لە وڵاتدانیە. کەمترین شار لە ئێراندا هەیە کە لەگەڵ کێشەی پیسبوونی هەوا بەرەوڕوو نەبێت. بەم دۆخە کارە ساچبارەوە پێویستە ژمارەی بێکاران و ژنانی سەرپەرستی بنەماڵە و گەنج و لاوە بێکارە خوێندکارەکانیش زیاد بکرێت بۆ ئەوەی تەواوکەری وێنەکە بێت. بەشداری نەکردنی کۆمەڵانی خەڵک بە شێوەیەکی گشتی و چینی کرێکار بە تایبەتی لە پرۆسەی گاڵتەجاری بەناو هەڵبژاردننی حکوومەتدا دەکرێت لە چوارچێوەی ئەو دۆخەدا خوێندنەوەی بۆ بکرێت. ئەو جەماوەرەی کە ژیان و خۆشگوزەرانی کەمینەیەکی سەرمایەداری مشەخۆر بەرپرسە گەندەڵ و تاڵانچیەکانی حکوومەت سەرکردە جنایەتکارەکانی سپا و ئاخوند و ئاغازادەکانیان دەبینن، شاهدی گەندەڵی بەربڵاو و تاڵانکردنی مڵک و ماڵی گشتین، بێمافی و بێبەری بوون لە مافی بەدواداچوونی ویست و داواکاریەکانی بژێوی ژیانی خۆیان دەبینن، سەرەڕۆیە نظامیەکانی حکوومەت لە ناوچەکەدا پڕچەکردن و یارمەتیە داراییەکانی ڕژیم بە تاقم و گروپە کۆنەپەرست و تەروریستەکانی ناوچەکە و
بە فیرۆدانی مڵک و ماڵی گشتی وڵات دەبینن، هەر بۆیە بە ڕێکەوت نییە کە خەڵک بەشداری لە هەڵبژاردننی گاڵتە جارانەی دەسەڵاتێکی لەو شێوەیە نەکردووە. بەشەخۆران و خانەنشینان لە دروشمەکانی کۆبوونەوەکانیاندا ئەم ڕۆژە ڕەشی و نەهامەتیە و تاوانبارەکانی بە ئاشکرا و بە دەنگی بەرز ڕادەگەێنن. سکی برسی منداڵی کرێکارێکی بێکار بە سەرکوت و ترس و تۆقاندن تێر نابێت. هەر بۆیە سەرڕای بوونی سەرکوتی بەربڵاو شاهدی پەرەسەندنی ڕەوتی ناڕزایەتی و بزوتنەوەی داواکاری تەوەری چینی کرێکاری. بزوتنەوەی کرێکاری ئێران دەتوانێت لە هەلومەرجی ئێستادا ئەم قەیرانە بەرینە کۆمەڵایەتیە بکاتە دەرفەتێک بۆ خۆڕێخستن و شکڵ پێدان بە هێزی کرێکاری لە مەیدانی خەباتی چینایەتی ئێستادا. یەکەم قۆناغی ئەم خەباتە چارەنووسسازە بریتیە لە یەکخستنی خەباتی بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و گرێدانی بزوتنەوەی کرێکاری بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە، لەوانە بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی دژبەستەمی نەتەوەیی، بزوتنەوەی ژینگە پارێز، بزوتنەوەی نووسەران و هونەرمەندان، بزوتنەوەی خوێندکاری، بزوتنەوەی دژی ئێعدام و دادخوازی کە سەرجەمیان ڕیشە و سەنگی کۆمەڵایەتی مێژووییان هەیە و بە هاوپەیمانی ڕاستەقینەی بزوتنەوەی کرێکاری دادەنرێت. ئەم هاوپەیمانی و یەکگرتوویە دەتوانێت ئەگەر و دەرفەتی لەبار و کاریگەر بۆ خەباتی دەستە جەمعی و هاوبەش بڕخسێنێ و چارەسەرێکی شۆڕشگێڕانە بە ئاراستەی پێکهێنانی ئەڵتەرناتیڤێکی سەر بە زۆرینەی ڕەها بە مەبەستی تێپەڕبوون لە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی و ڕزگاربوون لە دەستەم و هەڵاواردن و بێعەداڵەتی و چەوساننەوە و هەروەها بۆ دامەزراندنی ئازادی و دموکراسی و سۆسیالیزم فراهم بکات. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت، شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر.